بە خێراتنی برایانمان دەکەین هەرچەندە سەردانەکەیان درەنگۆخت بوو لەم کۆبوونەوەیەدا جەختمان لە پابەندبوون بە دەستورەوە کردەوە هەرچەندە لە ڕابردوودا هەڵە هەبووە لە تێپەڕاندنی دەستور و پابەندبوون بە یاساوە بەڵام جەختکردنەوەی تەواوەتی هەبوو لە گەڕانەوە بۆ دەستور و گفتوگۆ ڕێگە بە زیادەڕۆیی یان چاوپۆشی لە مەسەلەی موچەی فەرمانبەران و باری کۆمەڵایەتی شاری کەرکووک یان خاڵە سنووریەکان و نەوت نادەین بەرژەوەندی هەمووان لە پابەندبووندایە بە دەستورەوە پێشتر چاوپۆشی و ئاسانکاری کراوە ئێمە خۆمان بە نوێنەری گەلی کورد لە کوردستان دەزانین و بەرگری لێ دەکەین وەک چۆن بەرگری لە خەڵکی ناوچەکانی دیکەی عێراق دەکەین کەرکووک پێویستە خاڵی پێکەوە ژیان بێت نەک خاڵی پێکدادان حکومەتی ناوەندی بەرپرسیارەتی یاسایی و پاراستنی هاوڵاتیانی کوردستانی لە ئەستۆدایە بۆ هەڵبژاردننی داهاتوش هەمووان کار دەکەین کە پاک و خاوێن بێت لە ئەنجامی ئەو هەڵبژاردنەشەوە ڕێگەی مامەڵەکردنی نێوان حکومەتی هەرێم و ناوەند نوێ دەکەینەوە ئەزمموی پێشووی مامەڵەی هەولێر و بەغدا لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و حکومەتی عێراقیش نەبووە.